لە چوارچەوەی ئەو پرۆژانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەشیەکە بۆ وەرزیە نوێی یاسادانان پرۆژە بڕیارێک لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنی سەوزەوە بە تایبەت پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە تایبەت بە شاری چەمچەماڵی شەهیدان بۆ ناونانی چەمچەماڵ بە پایتەختی شەهیدان و ئەنفال کراوانی کوردستان. لە ڕاستیدا ئەم پرۆژێ من بۆ خۆم جاری پێشتر کە لە ئەنجومەنی پارێزگا بووین لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئەم بڕیارەمان دەرکرد، بەڵام لەسەر ئاستی هەموو کوردستان پێویستیمان بە بڕیاری پەرلەمانی کوردستان دەبێت. پرۆژە بڕیارەکەمان پێشکەش کردوێتەوە، پێشتریش کارمان لەسەر کردووە، بەڵام ڕێنەکەوتنێک لە نێوان فراکسیۆنەکانە هەبوو، بۆیە بڕیارماندا بۆ ئەم وەرزی یاسادانانە ئێمە بەتەنیا وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پرۆژە بڕیارە پێشکەشی پەرلەمان بکەین، هیوادارین دەنگی خۆی بێنێەوە لۆبی بۆ دروستەکەین لە ناو پەرلەمانی کوردستاندا، چونکە شاری چەمچەماڵ شارێکی قوربانی دەرە و نفوسێکی زۆری کەس و کاری شەهیدان و ئەنفال کراوان لەو ناوچەیە دانیشن. ڕاستە ئێمە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی و کوردستان هەمووی لە خەم و ژان و قوربانیدان بێبەش نەبووە لە کارەساتەکانی ئەنفال و کیمیاباران و شەهیدان، بەڵام شاری چەمچەماڵ تایبەتمەندێکەوەیە کە بەتەنیا 300,000 کەس و کاری شەهیدان لەو شارە دانیشن و بەپێی ئامارەکان لە وەزارەتی شەهیدان زۆرترین شەهید و ئەنفال لەو سنوورەی گەرمیان و بە تایبەتی لە چەمچەماڵە بوونی هەیە. گوندمان هەیە لە سنووری چەمچەماڵێ بەتەنیا نزیکەی 500 ئەنفالی تێدا ئەنجام درراوە، بۆیە خەڵکی چەمچەماڵ شایەنی ئەو شایستێن و شایستەی ئەو ناون و ئێمە شەوڵە دەین ئینشاءالله پرۆژە بڕیارەکە جێبەجێ بکرێەوە دەنگی لەسەر بدرێ.